بسم الله. هر کاتێک کە سواری سیارە بووی یاخود هەر کارێکت کرد بەر لە هەموو شتێک ناوی خوای گەورە بێنە، چونکە بسم الله یعنی خوای من بە ناوی تۆ ئەو کارە دەکەم، بە پێی شریعەتی تۆ ئەو کارە دەکەم و بە پێی ڕەزامەندی تۆ ئەو کارە دەکەم. و کە سواری سیارە بووی دوعای سواربوونی سیارە بخوێنە و بڵێ بسم الله سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون. خوای گیان سپاس بۆ تو ئەوەت مسەخەر کردووە کە ئێمە سواری دەبووین و ڕێی پێ دەکەین و کەلوپەلەکانمانی پێ دەگوازینەوە و دیسانەوە دەڵێن خوای گیان ئێمە هەر بۆ لای تۆ دەگەڕینەوە. واتە ئەی موسڵمان هەر کارێک دەکەی، هەر کارێکت کرد و دەست پێ کرد ناوی خوای گەورە و خوای پەروەردگارت بیر نەچێت، چونکە لە هەموو شتێکدا کە ئینسان خوای گەورەی لەبیر بوو خوای گەورەش ئاگای لەو کەسە دەبێت و هەروەها هاوکاری ئەو کەسە دەکات.